مامجەلال داهێنەری فکرەیەکی سیاسی نوێیە لە عێراقدا کە یەکێکە لە تروپچی مەفاهیمەکانی سیاسی بۆ دروستکردنی پرەنسیپی دیموکراسیەت بۆ ئەو میلەتانەی یا بۆ ئەو وڵاتانەی کە فرەنەتەوە و فرە ئاین و فرە مەزهەبن وەکو عێراق. ئەوەش دیموکراسیەتی تەوافقیە. چییە لە پێش مامجەلالە لە عێراقدا باسی دیموکراتیەتی تەوافقی کردووە؟ مامجەلال مهندس و چەسپێنەری دیموکراسیەتی تەوافقیە لە عێراقدا. مامجەلال بۆ باس دیموکراسیەتی تەوافقیە کرد؟ هەندێک جار باس کراوە. مامجەلال لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ ئەترسا ئەگەر بێت و دیموکراسیەتی زۆرینە پەیڕەو بکرێت لە عێراقدا بە بەردەوام کورد لە ناو ئەم گەمە دیموکراسیە یا کەمینەیە. وەکە کەمینە بوو هەموو ئەو مافانەی کە تەثبیتیشە بێ ئەکەوێتە بەرمەترسی و بەرهەڕەشەوە. بۆیە ئەو بنەمای سەر لە نوێ دروستکردنەوەی دەوڵەتی عێراقی کە بە شەراکەت دروستە بێ ئەبێ دیموکراتیەکەشی تەوافقی بێ واتە زۆرینە تەحەکوم بە کەمینە نەکە. من لە هەندێک کۆبوونەوە دانیشتومە بە تایبەتی لە کۆبوونەوەکانی دروستکردنی حکوومەتی دووەمی مالکی من لە هەموو کۆبوونەوەکان بەشدار بووم. لە سێ کۆبوونەوەی ئەخیر جەنابی مامجەلال خۆی هات بە قورسایی خۆی بەشداری کۆبوونەوەکانی کرد. هەموو ئەم سەرکردانەی عێراق کە هەندێکیان باسییان لەوا کرد ئێمە بە زۆرینە حکوومەت دروستەکەین جەنابی مامجەلال تێبێ حکوومەت بە شەراکەت دروست بێ و ئەبێ هەموو پێکهاتەکانی تیابێ و ئەبێ دەسەڵاتەکانیش دابەش بکرێت لە نێوان موسەساتەکانە و یەک کەس حکمی عێراق نەکاو بە کەیفی خۆی بڕیارەکانی بگرێتە دەست و پێکهاتەکانی تر بچەوسێنێتەوە. جەنابی مامجەلال کۆبوونەوەیەکی پێمان کرد لە کەرکووک. لەوێ ئاماژەی بەوە کرد بیر و بۆچوونەکانی خۆی سەبارەت بە کەرکووک دەربڕی و کەرکووک ئەبێت چۆن بێ و چۆن مامەڵەی تیا بکەین کە باسی لە دروستکردنی متمانە لە نێوان پێکهاتەکانی شاری کەرکووکە کرد و چۆن ئەم پێکهاتانە ئەگەر پێکەوە تەبابن ئاسانتر کەرکووک گەڕێتەوە سەر هەرێمی کوردستان، چۆن بتوانین زەماناتی سیاسی قانونی دەستوریان بدەینێ و دوورکەوینەوە لە تەشەنوج و تەسعید و ئەوانە. و لەگەڵ ئەوەدا لەوێ تەکیدی لەوە کردەوە ئەم جارە پۆستی سەرۆکۆمار وەرەگرینەوە لەبەر خاتری کەرکووک. چۆن لەبەر خاتری کەرکووک؟ مامجەلال بە وردی دەستوری خوێندبەوە و یەکێک بۆ لەوانەی کە ڕێعایەتی نووسینەوەی دەستوری عێراقی کردووە. باسی لەوە کرد کە لە قانونی مادەی 138 دەستوری عێراقیدا شتێک هەیە ناوی هەیئەی ڕئاسەی جمهوریە. ئەم دوو نائیبی هەیە ڕئیس جمهوریە مافی ڤیتۆیان هەیە. بۆیە وتی دوو جار من لە ساڵی 2008 ویستومە قانونی حدودە ئیدارەکان بنێرم بۆ پەرلەمان یەکێک لە جێگرانی سەرۆکوەزیران سەرۆک کۆمار ببوورە لەبەر ئەوەی مافی ڤیتۆی هەبووە ئەمەی ڤیتۆ کردووە و ڕێگری کردووە. بۆیە لە دوای ساڵی 2010 ئەگەر ببمەوە سەرۆک کۆمار جێگری سەرۆک کۆمار نییە و مافی ڤیتۆیان نییە دەسەڵاتەکە ئەدرێ بە سەرۆک کۆمار خۆی من لە پێناو کەرکووکدا ئەمەوێ ئەم پرۆژەیە تەقدیم بکەم ببمە سەرۆک کۆمار و لە پێناو کەرکووکدا ئەم پرۆژەیە تەقدیم بکەم بۆ ئاساییکردنەوەی سنووری ئیداری شاری کەرکووک. یعنی هەمی یەکەمی مەسەلەی کەرکووک و بەوایە زانی ئەوە بەرپرسیارەتیەکی مێژوویە، یعنی خۆشی وا سەیرێ کرد لە لای من نا بەڵام لە لای یەک دوو ڕەفیقی نزیکی خۆی باسی کردبوو ئەمە مەسئولیەتێکی تاریخی گەورەیە لەسەر شانی من و ئەبێ بەجێی بگەێنم. ئەوە بوو لە یەک کە بووەوە سەرۆک کۆمار یەکەمین پرۆژەی کە تەقدیم کرد بۆ پەرلەمانی عێراق پرۆژەی ئاساییکردنەوەی سنوورە ئیداریەکانی کەرکووک بوو و بە بەردەوام باسی ئەوەیە کرد ئێمە ناتوانین لە ئیستیفتا لە کەرکووک بیبینەوە ئەگەر بێت و کەلار و کفری و چەمچەماڵی لەگەڵدانە بێ. ئێمە بۆ هەر سراع و ململانەیەکی داهاتومان لەگەڵ لایەنەکانی تردا ئێمە پێویستمان بەوەیە کە ئەو ناوچانە لەسەر کەرکووک بن بۆ ئەوەی ببنە حەسانەیەک و ببنە پاڵپشتێک بۆ کوردی ناو مرکزی شاری کەرکووک. ئەمە و پرۆژه یاساکەشی کە ناردبوو بە شێوەیەک ناردبووی کە ئەکرا تەوافقی سوننە و شیعە و کوردیشی لەسەر دروست ببێ نەچوو بۆ زۆر لە تەفاسیلەکانەوە لە ڕووی قانونیەوە بە وردی نووسرابەوە. بەداخەوە ئێمە ئەم قانونە گهاتە پەرلەمانی عێراق ئەو کات لە لیژنەی یاسایی ئێمە موافقەشمان لەسەر کردنارمان بۆ سەرۆکی پەرلەمان بەڵام سەرۆکی پەرلەمان ئوسامە نوجەیفی بوو زۆر دژی ئەم بابەتە بوو و نەیخستە سەر جەدوەلی عەمەل. من شتێک باس دەکەم پێشتر لە ئیعلامە باز نەکراوە هەڵوەشانەوەی قرارەکانی لیژنەی شؤونی شیمال و قرارەکانی مەجلیسی قیادەی سەورە تایبەت بە ئەو زەویانەی کورد و تورکمان کە لە کەرکووک داگیر کراون تاکو ئێستاکە لەلایەن حکوومەتی عێراقیەوە 1,200,000 دۆنەم زەویە کە هین کورد و تورکمانە کراوەتە ناو عەرەب و کراوەتە ناو حکوومەتی عێراقیە و وەزارەتی مالیەوە. ئەمە کۆمەڵی قانون هەبوو کە دەوڵەتی یاسا و بە تایبەتی مالکی کە سەرۆک وەزیران بوو ئەویست لە پەرلەمان تێبپەڕێ. ئێمە بەرنمەیەکماندانا کە تێنەپەڕێ تاکو ئەوەی کۆمەڵێک داواکاریمان هەیە مالکی بۆمانی جێبەجێ بکە. یەک لەو داواکاریانە
کە جەنابی مامزەلال لە بیری بووە بە منە ینی ئەو شەرەفەمان پێ بەخشرا چوین لەگەڵ مالکیا قسەمان کرد کە ئەم قەرارانەمان بۆ هەڵبوەشێنێتەوە. کاتی سراع و ململانەی زۆر بوو ساڵی 2000 و جەنابی مامزەلال لە ئەڵمانیا بوو بۆ عملیات ڕۆیشت بوو بڕوا بکە ینی تۆ چوو بوو بۆ نەشتەرگەریەکەی کە بۆ ئەژنۆی کرابوو لە ئەڵمانیا بوو لە بەرلین من ئەلەوێەوە جەنابی مامزەلال متابعی ئەمەیە کرد کە ئەم قەرارانە هەڵبوەشێتەوە. وتی وتمەمەیەکێکە لەو مەلەفانەی کە لەگەڵی باس دەکرێ ووتی بەناو منەوە داوا لە مالکی بکە ئەمە بۆ مامزەلال ئەبێ بکرێ. تەشەنود زۆر هەبوو لە بینی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان مالکی ناویست ئەم قەرارانە هەڵبوەشێنێتەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە. داوامان کرد من داوام کردم ئەوە بۆ جەنابی مامزەلال و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرێ ناسمە تەفاسیلی مناقەشەکانی ترەوە مالکی وتی ئەوە لەبەر خاتر جەنابی مامزەلال و لەبەر خاتر یەکێتی نیشتیمانی کوردستان تەوقیعەکەم. ڕۆژی یەکشەممە بوو ڕۆژی سێشەممە لە کۆبوونەوەی مەجلیسی وزەرا مصادقەی لەسەری کرد و قەرارەکانی نرد بە وەزارەتی عەدل بۆی هەڵبوەشێتەوە. ئەوە لەسەر قانونی انتخاباتی کەرکووک چوینە کۆبوونەوەیەکی زۆر گەورە بوو نەک لەسەر کەلیمات و شتە سیاسیەکان تەنانەت لەسەر مەسائلە لوغەویەکانیش محاجەزەی عەرەبەکانی کرد کە ئەمە چۆن غەڵەتەوە ئەمە چۆن وایە و چۆن وانە بێ. ئەوە مەسەلەکەی جارێکی تر باسمان کردووە کە قانون مادەی 24یان تێپەڕاند لە پەرلەمان ئێمە بایکۆتی دانیشتنەکەمان کرد ئەو قانونە باسی لەوە و مادێ باسی لەوە کرد کەرکووک بگەڕێتەوە پێش ساڵی 2003 جێشی عێراقی بێتە کەرکووک کورد و ئاوارە ئەوەی گەڕاوەتەوە هەموو لە کەرکووک دەربکرێن و ئەو عەرەبانە لە جێگای خۆیان بمێنن و انتخاباتێک بکرێ و انتخاباتش کورتیایدا ئەگەر زۆرینەیشی هێنا هەر مەنسەبەکان بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێ. هەندێک کەس گومانیان هەبوو ئایا جەنابی مامزەلال ئەمە ڤیتۆەکە یا ڤیتۆی ناکاو ئەوانە بڕوا بکە ئەم قانونە گەیشتە ڕئاسەی جمهوری من پێم وایە ینی بۆ دەوری سەعات 12 نیوەڕۆوانە بوو گەیشت سەعات 8 ئێوارە جەنابی مامزەلال ڤیتۆی کرد وەگەڕاندەوە بۆ پەرلەمان و لە نامەی ڤیتۆکردنەکەی ئەڵێ پەرلەمانی عێراق ئەوە نامەکە ماوە لە ئەرشیفی پەرلەمانی عێراقایە ئەڵێ پەرلەمانی عێراق نابێ هەڵەی وا بکە پێکهاتەیەکی سەرەکی کە کووردە لەم نوێنەرایەتی گەلی کوردەکە لە ناو پەرلەمانی عێراقدا هۆڵی پەرلەمانیان بەجێهێشتووە لە غیابی ئەوانە بڕیار بدرێ. ئەمە لەگەڵ بنەماکانی عێراقی نوێ و دەستوری عێراقدا ناگونجێ ئەمە شەراکەت نەسف ئەکا کە نامەکەیان خوێندەوە زۆربەی سەرکردە شیعەکان و سوننەکان وتیان ئەمە ڕاستە ئێمە غەڵەتمان کرد کە کورد لە دەرەوە بوو و ئێمە بە غیابی کورد ئەم قەرارەمان تێپەڕاند ئەم مادێمان تێپەڕاند. ئێستا چەند بڕیار دەرەچێت لە پەرلەمانی عێراق کوردی تێدا نییە.